نام جاریان تێگەشتمانە زۆریش بەسیط بوو ئاسان بوو بەهەرحاڵ بەڵێ فعلەن لەوانەیە هەندێک دراسات هەیە دەڵێن لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا ئاستی لێخڕینی ئۆتۆمبیل ینی ئاستی لێخڕینی ئۆتۆمبیل لە ئەمریکا زۆر کەم بووەتەوە و لە بەرامبەردا لە چین زیادی کردووە ئەمە علاقەی بە گۆڕانی لایفستایلەوە هەیە شێوازی ژیانی خەڵکەکانەوە هەیە خەڵکی ئێستا ئەمڕۆ وا دەزانم زۆربەی زۆری خەڵک پێی خۆشە ناو ئۆتۆمبیلدانیشە خەریکی مۆبایلەکەی بێ ئەنجا چاتەکە نازام سێرچەکە شتە خوێنێتەوە سناپەکە و کەسێکە بێ شوفێری بۆ بکە بێگومان کللتوری خوێندنەوە کللتوری چونە ناو جیهانی ئەوەی کە لە مۆبایلەکانمانە هەیە واد لێ دەکا کەمتر تامەزرۆی ئۆتۆمبیلت بمێنێ هەر لەبەرەوەی لە دنیای ڕۆژ ئاوا جگە لەوەی بابەتەکە ئابوووریانەتر ئەگەر تۆ بە گواستنەوەی گشتی هاتو چۆ بکەی لە عینی وەختیشدا کاتێکت بۆ گەڕێتەوە تۆ کاتە توانێت خۆت بە شتێکەوە سەرقاڵکەی کە سوودی بۆت هەبێ ئەمە پەیوەندی بە کللتورەوە هەیە بۆیە بینین لە ڕۆژ ئاوا ئەوەندەی پەیوەندی بە ئابوووریەوە هەیە کە خەڵک بە ئۆتۆمبیلی خۆی کەم بەکارێنێ و بە هاتوچۆی گشتی کارەکچکە باڵێ هاتوچۆکانیشیان باشن پەیوەندیشی بەوەشەوە هەیە کە خۆیان حەزیان لێ هەندێک کاتیان هەبێ شت بخوێنێتەوە تەماشای شتکە خەریکی ژیانی تایبەتی خۆی بێتەنات لەو کاتە کورتانەشە من پێم وایە فعلەن کاریگەری دەبێ بەڵام کاریگەریەکەی زۆر فراوان نابێ باشە بەحسا وڵاتێن عەرەبی بکەین ئەوێن و گەلێکێنها بە پەترۆڵا خوا دەخۆڕن کۆنتترۆلا بازارە جیهانێ دەستێواناجەیە دوێ باوەڕێجەی ئەف زێدەبووناوەی پیشە سازیەوێ ئابووریا وڵاتێن پەترۆڵی یەن عەرەبی کێمتر و بچووکتر بکە بۆ یەکی نەکارم پەترۆڵا خۆ زێدە بدەنە بازار و داخازی لەسەر هەبە فعلەن ئەگەر لێرە بە گشتی باسی وڵاتانی نەوتی نەکەین یعنی وڵاتانی عەرەبی نەکەین سعودی و ئیمارات دوو وڵاتن تا ڕادەیەکی باش خوێندنەوەیان هەیە بۆ بازاری وزە و بۆ بازاری دوایی خۆیان مەسەلا دەبینی ئیمارات بە تەواوی خەریکی ئەوەیە واز لە کەرتی نەوت و گاز بێنە چووکە دەزانێت مستەقبەلی ئەو کەرتە بەرەو کوێیە زیاتر ئێستا بایەخی بە کەرتی عقارات و وەبەرهێنانە زائیدەن گواستنەوەیە زائیدەن گەشت و گوزارە سعودیەش کە وڵاتێکە گرفتی مەسەلا جوگرافیای سعودیە جوگرافیایەکی لەبار نییە بۆ هەموو ئەو چالاکیانەی کە بۆ نمونە وڵاتێکی ترەتوانێت بیابانیە وشکە ئەوەیە بەڵام تۆ دەزانی سعودیە دەستی بە جموجۆڵێکی زۆر ماراتۆنی کردووە زۆر بە خێرایی بۆ نمونە لە سوودان لەگە سوودان اتفاقی کردووە سوودان 100 میلیۆن فەدان زەوی ئامادە کردووە بۆ سعودیە لێەوە بەرهێنانی کشتتوکاڵەکە سعودیە داوای لە عێراق کردووە زەوی بداتەوە بەرهێنانی کشتتوکاڵی لێ بکە لە وڵاتانی ئاسیا بە هەمان شێوە سعودیە دوو دوورگەی ئەو تیرانە و ئەو دوورگە سەنافیری لە مصر وەرگرتووەتەوە و چەند دوورگەیەکی تر هەیە لە ناو دەریای سوور کارەکە بۆەوەی بیان کاتە دوورگەی گەشتیاری و چاویشی لەوەیە ئەو دوورگە گەشتیاریانە شریعەتی ئیسلامی تیا پەیڕەو نەبێ واتە ئازادە ئافرە دەگەن لە چک نەکات ئازادە ینی شریعەتی ئیسلام لەو دوورگانە پەیڕەو ناکەوەکەوەی کە لە ناوچەکانی تر پەیڕەویەکە جگە لەوەش خەریکی فراوانکردنی مەککەیە و حرەمە و بۆ زیاتری گەشتیاری ئاینیش وەربگرێ کەواتە سعودیەش ئەوە جگە لە دیدگای 2030 کە تۆ زانی محەممەد بن سەلمان ئەو کوڕە گەنجە پێشڕەوایەتیەکە و ئەوە دەکا دەیانەوێت بە هەر نوعێک بێت پشت بەستن بە کەرتی نەوت کەم بکەنەوە هەر پێرێ ئەوەی سەرۆکی جێبەجەکاری کۆمپانیای ئارامکۆ بۆ خۆی دەڵێ بازاڕی نەوت باشی ناڵێ لە داهاتوێکی دووریشە کەواتە ئەوان تێگەشتون لەوەی دۆخەکە لەوانەیە تا 20 ساڵی تریش بەم شێوە بەردەوام بێ ئەی دوای 20 ساڵ تۆ بێت لە ماوەی ئەم 20 ساڵە خۆت حازرکەی بۆەوەی تۆش بیگوازیتەوە لە قۆناغ خۆت حازرکەی بۆ قۆناغی دوای نەوت ئەمە دەرسێک بێت بۆ وڵاتانی وەکو ئێمەش کە نەوت کە تاوەکو ێستا زۆرجان نەوت هەر بەدبەختی بووە باوەڕم وایە لە ئێسەشەوە پلاندانێ بۆ هەر یەکجاری نەجاتت بێت لی چونکە مستەقبەلیشی زۆر باش دیار نییە مەسەلا هەندێک داتا هەیە ئەگەر لێرە ئەو داتایانە پێم باشە مەسەلا هەندێکیان بخەینە ڕوو یعنی لێرە ئەگەر تەماشا بکەین لە یەک لە سەر پێنجی ئۆتۆمبیلی چینی کە تاوان 35 میلیۆن ئۆتۆمبیل لە چین کارەکەن باشە یەک لە سەر پێنجی ئەو ئۆتۆمبیلانە بەرەو ئەوە دەچن ببنە کارەبایی ئێستا چین گەورەترین کڕیاری نەوتە پێش ئەمریکا کەوتووە دوای ئەویش هەندێ ئەنجا ژاپۆن دێ تەماشا بکە ئەمریکا بۆ خۆی نەوتی خۆی هەیە و جگە لەوەش پیشەسازی کارەبایی دەست پێ کردووە چین و هند دەستیان کردووە بە جێبەجێکردنی ڕێنمایی تند دژی هاوردەکردنی نەوت و بنزین و کەمکردنەوەی ئۆتۆمبیلی بنزین باشە
تۆ ئەگەر ئۆتۆمبیل و بەکارهێنانی سوتەمەنی بۆ ئۆتۆمبیل کەم بوویەوە داخوازیش لەسەر نەوت کەمە بێتەوە چونکە 175 نەوتی جیهان بۆ کەرتی گواستنەوە بەکاردێ کەواتە تۆ بەشێکی زۆری بازاڕی نەوت لە دەست دەدەی نرخەکەشی دائەکەوێت کە نرخی داکەوت کەواتە تۆ دەبێت چاوەڕێی ئەوە بکەی بەدیلێک بدۆزیتەوە بۆ ئەو دۆخە کە وڵاتانی نەوتی بە تایبەتی سعودیە و ئیمارات خۆیان بۆ ئەو دۆخە ئامادە کردو ئامادەش دەکەن بەڵام باقی وڵاتانی تری نەوتی خەوتون لە خەوێکی زۆر خۆشە ناوبێ خۆ دەبینیم باسی هەرێما کوردستانê bike باسی te amaşa pêda ku 2005 İnşallah bike hevêrê Herêma Kurdistanê di van çend salên dawiyê da gelek caran di gelek sektorandan di gelek prosandan du qonaq sê qonaq bi hev dûra birîne û li hinek sektoran gelekê pêşketiye tu tê bawerê tê bikaribin otomobîlên elektrîkî jî bîne nava Herêma Kurdistanê da û bazarek li ser heve جارێ ئێمە کارەبامان بەشی سپلید نییە چ جایەوەی بەشی ئۆتۆمبیلیشمانە بێت بەڵام یەک شتی زۆر سەیر هەیە ئێستا کۆمپانیای شێڵ مەسەلا شڵ کۆمپانیایەکی گەورەی بواری نەوتە ئەوە بڕیاری داوت دەڵێ چاومان لەوەیە لە هەندێک لە محەتەکانی بنزینی خۆمان ئەو پۆینتی چارچەر ئەوەی چارژەر بۆ چارجکردنی پاتری ئۆتۆمبیلەکان دائنێم یعنی ئەوە گەورەتی یەکی لە گەورەترین کۆمپانیا نەوتیەکان خۆی خەریکە ئەوەیە پۆینت دانێ بۆ ئەوەی ئۆتۆمبیلە کارەباییەکان ئەوە بکە جا بەگەڕانەوە بۆ پرسیارەکەی تۆ بۆ هاو شتێک لە وڵاتانی جیهان دەرەچێت بە ماوەیەکی زۆر کورتەگاتە هەرێمی کوردستان ماشەڵڵا سەرمایە دارمان هەیە پارەی باشیان هەیە و کارە باشیان هەیە ئەتوان بخۆیان حکوومەت چاوا دکارە ئالیکاریاوی سێکتۆری بکە ئەگەر بکە بەڕای من لە کاتی ئێستادا نەوت بۆ خۆی هەم لە دەرەوە هەم لە ناویشەوە سەرچاوێکی باشی بۆ داهات بۆ حکوومەت پەیدا دەکات چونکە خۆ ئەو نەوت و بنزینش کە لە ناوخۆی دەفرۆشرێ بەشێکی زۆری بە جۆرێک لە جۆرەکان داهاتی بۆ حکوومەت تێدا هەیە تۆ گەرە ئۆتۆمبیلانە ببنە کارەبایی ئەنجا حکوومەت دووبار گرانی دەکرێتە سەر ئەوەی کە داهاتی نەوتی لە دەستەچێ زای دەبێت کارەباش نەک ئێستا هەر بۆ گەرمکردنەوە و ڕووناکردنەوە بەکاربێنێ ئەبێ کارەباش بۆ ئۆتۆمبیلەکانیشمان دابین باشە بەریانەها دەستپێکا پرۆگرامێت ئاماژە پێدا وڵاتیان پێشکەتی قۆناغی دەرباسکریە کەچینە سوتەمەنی دەرباسکرینە کەتینە ناوە ئەلکتریکێتە توێ باوەڕێتە ئەف قۆناغە لە پاشی وێ قۆناغی بە چ قۆناغە کاتم بێت ئەف قۆناغە هەنبێکی ماسیەک و هەروەسا بمێنیتن نەخێر تەوان دیسان لێرەش دەگەڕێمەوە سەر ئەو بابەتەی کە باسم کردتم بایۆفیل کاتی خۆی وتیان دروستی دەکەین بۆی ڕکابەری نەوت بکە بەڵام پاش 20 ساڵ لە توێژینەوە و ئیشکردن دەرچوو ئەم بایۆفیڵی کە دروستەکرێت تێچووێکی یەکجار زۆری هەیە ناتوانن ڕکابەری نەوت بکە لێرەش ئەو ئۆتۆمبیلی کارەبایی وەکو گوتم دەوەسێتە سەر تێچووەکەی ئایا بتوانین ڕکابەری ئۆتۆمبیلی نەوتیەکە ئۆتۆمبیلی پترۆڵەکە یان نایکە جگە لەوەش بەڕاستی هێشتا ئۆتۆمبیلانە بە شێوەیەکی فراوان نەکەوتونەتە بازار و تاقیش نەکراونەتەوە بزانین ئایا ئەسڵەن هەر سەرەگرن یا سەر ناگرێت چونکەوە تا حەدیەکی تریشە لە بەردەمیاندا بەڵام بەگشتی کۆمپانیەکان ئێستا لە چەند ئاراستەیەکەوە ئیشەکەن ئاراستەی یەکەمیان ئەوەیە دوان نەکەون لە بەرەمێنانی ئۆتۆمبیلی کارەبایی هەر لە بەرەشەوە پێشبڕکێکی گەورە لە پێشیانایە خاڵی دووهەم بیر لەوە دەکەنەوە کە تێچووی بەرەمێنانی ئۆتۆمبیلانەکەم بکەنەوە مەسەلا ئاخرشت دوێنێ بوو وارەزانویەکێک لە کۆمپانی ئەڵمانیەکان باسیەوەی کرد دەڵێ ئێمە ئۆتۆمبیلێک دەتوانین دروستکەین کارەبایی کە تێچووەکەی با بڵێن $28,000 ینی بە زمانی بازاڕی کوردستان قسە بکەین 280 وەرەقایە ئەمە نرخی بڵێ ئەوە تێچوێکی زۆر نییە بۆ ئۆتۆمبیلی کارەبایی جگە لەوانش ئەوانە کار دەکەن لەسەر چەند شتێک ئەو ئۆتۆمبیلە کارەبایانە سورعەتیان کەمە خێراییان کەمە جگە لە خێراییشیان کەمە تواناشیان کەمە ینی ئەو ئۆتۆمبیلانی تر هەندێکیان نەگاتە 300 ئەسب 500 ئەسب توانیان بەڵام ئەوان هەندێکیان 30 ئەسپە مەودایەکی درێژ نابڕێ ئاخرشت کە ئێستا ئەوە هیوندای باز دەکات دەڵێمە ئۆتۆمبیلێک دروستەکەین 500 کیلۆمەتر بە چارج بڕوە ینی یەک جار چارجی بکە پڕبارگاوی بکە 500 کیلۆمەتری پێ بڕۆکەمە ئیبداعێکی گەورەیە و باسیەکە و باوڕیش وایە لە 5-6 ساڵی داهاتوو ئەنجا یەڵا ئۆتۆمبیلی یەکەمی لێ دروستکەن و بیخەنە تێستەوە کارگەکانی بەرەمێنانی ئۆتۆمبیلی کارەبایی تەرکیزەکەنە سەر چەند شتێک یەکەم وەکو گوتم تێچووی بەرەمێنانی ئۆتۆمبیلانە کەم بکەنەوە تاوەکو تۆ بازار ئەگەر شتێک هەرزان نەبێ بازاڕیشی نابێ دووهەمینیشان
قەبارەی ئۆتۆمبیلەکان زۆر بچووکن، یعنی ئەگە تەماشایان بکەی مریح نین وەکو ئەم جۆرە ئۆتۆمبیلە بەنزینانە نین، لەبەرەوەی بیر لەوەکەنەوە کەمترین کێشی هەبێت تاوەکو وزەیەکی کەمتری پێویست بۆیە قەبارەکەی بچووکەکەنەوە. کۆمپانیەکان کار بەوەکەن قەبارەکانیشیان گەورەکەن. خاڵی کۆتاییش خێراییان خێرایی ئۆتۆمبیلانەوەکو گوتم خێراییکی دیاریکراویان هەیە، ئەوانە کار دەکەن بۆی خێرایەکانیشیان زیادکەن، چونکە هاوڵاتی عادەتەن حەزی لەوەی ئۆتۆمبیلەکەیکە خێراش نەڕوە توانای خێراییەکەی زۆر بێ. تۆ کە دەڕۆی ئۆتۆمبیلێک نەفسی ئۆتۆمبیل دانێ دوو ئۆتۆمبیل لە تەنیشتی یەکێکیان هەتا بۆ نمونە 150 کیلۆمتر توانای لێخوڕینی هەبێکیان 250 کیلۆمتر لە کەسایەتی لە نەفسیەت تا حەز لەوەی 250 باوەڕ دوای ئەو بەهێزترە فعلەن باوەڕ دوای ئەو بەهێزترە لەوی دیکە. کۆمپانیەکان هەست بەم شتانە دەکەن بۆیە کارەکەن تاوەکو ئەو بابەتانەش چارەسەر بکەن. ژمارەکان شتی ینی ڕوونکردنەوەی زۆرترمان پێدەدەن. مەسەلا ئەوەی ئاژانسی نێودەوڵەتی وزە ئەمە ژمارە ئاژانسی نێودەوڵەتی وزەیە دەڵێت تا ساڵی 2040 هەر سەردەمی نەوتە هەر سەردەمی پترۆڵە، بەڵام لە ساڵی 2040 بە دواوە ئیتر مستەقبلێکی نادیار چاوەڕێی بازاڕی نەوت و بنزینەکە، یعنی ئەڵێ تا چل دەزانین بازاڕی نەوت باش دەبێ، بەڵام لە دوای چلەوە هیچ گرنتیەک نییە بەوەی کە نەوتیش وەکو خەڵوزی بەردی لێنێت. باشە هەروەها دەڵێ یەک ئومێدیان ینی وڵاتانی نەوتی و ئەوانەی کە نەوتیان هەیە ئومێدیان تەنها بە یەک شت هەیە، دەڵێن ڕاستە ئێمە لە بواری ئۆتۆمبیلدا بازاڕی بنزین لاواز دەبێت، بەڵام بەکارهێنانی نەوت وەکو کەرەستەی خاو بۆ پیشەسازی پلاستیک و لاستیک و ئەوانە زیاد دەکا، واتە ئەوان ئومێدیان بەوە هەیە، بەڵام بەڕاستی هەموو ئاماژەکان هەموو ژمارەکان ئاماژە بەوە دەکەن کە بازاڕی نەوت لە 30-40 ساڵی داهاتوودا لانی کەم لە 30 ساڵی داهاتوودا ئەو بازاڕە نییە کە ئێستا هەیە، بەڵکو بەڕەو لاوازبوونی زیاترە ڕۆ تەنێ ئۆتۆمبیلن ئەلکتریکی دبێت سەدەم و ئەف بازاڕە بکە بە مەترسێدا بازاڕە گوژ بۆی پەترۆڵە گوژ بۆی پیشەسازیان زێدە دێتە بکارانین. پرسیارێکی زۆر باش بوو. تەنها ئۆتۆمبیلی کارەبایی نییە، تەنها ئۆتۆمبیلی کارەبایی نییە، بەڵام ئەوەی کە پێدەوتێ فیول ئیفیشینسی ینی توانای سووتان بۆ نمونە، ینی پێشتر ئۆتۆمبیلێکی ئەمریکی کە دروستەکرا باشە بۆ بڕینی مەودایەک بۆ نمونە 50 کیلۆمەتری دەبڕی، باشە ئەو بۆ نمونە لە ساڵی 2015 معدەلی تێکڕای ئۆتۆمبیلێک ڕۆشتن بۆ هەر میلێک پێویستی بۆ نمونە بە 30 گاڵۆن بووە، باشە بەڵام لە ساڵی با بڵێن 20 ساڵی داهاتوو 30 ساڵی داهاتوو ئەو 30 گاڵۆنە دێتە 10 گاڵۆن دێتە 15 گاڵۆن، واتە ئەو ئۆتۆمبیلانەی کە ئێستا هاوڵاتیان هەیەە ئەوەی گوێی لێمانە دەزانێت، مەسەلا ئەوانەی شوفێرە کۆنەکان قەدیمەکان ئەوە دەزان ئۆتۆمبیلی هەفتاکان بنزینی زیاتر دەخوارد تا ئۆتۆمبیلی هەشتاکان زیاتر بنزین دەخوات تا نەوەتەکانیش هەرو، واتە هەتا دێت خەرجی یان سووتاندنی سوتەمەنی لەلایەن ئۆتۆمبیلەکانەوە کەمترە بێ، کارگەکان ئەو ئۆتۆمبیلەکان وا دروستەکەن کە بە بنزینێکی کەم مەودایەکی زۆر ببڕن. ئەم شتە هەر ڕاستە بۆ فڕۆکەش ڕاستە بۆ کەشتیەکانیش ڕاستە، تۆ کە فڕۆکە و کەشتی و هەمووی پێکەوە سووتاندنی بنزین و سەرفکردنی بنزین کەم ببێتەوە کە وەکو گوتم 175 بنزین بۆ ئەوانەیە، واتە تۆ بەشێکی گەورەی بازاڕی نەوت لە دەست دەدەی. بەسا ئەمریکا بکەین، ئەمریکا ڕێکێتنا پاریسە پەیمانە پاریسێ نەما ji بۆی سەقایەک و بەرهەمایینە ئۆتۆمبیلان سنووردار دەکرد بە تایبەتی ئەمریکای ئەمریکاژی ئەدی ناخوازە گەلێکی زیان بە کۆمپانیا نوێن بەرهەمایینە ئۆتۆمبیل بگە دوێ ڕێکێتنێجان نەمایە باشە نەها ئەمریکا دکارە گەلێکی باش بێکە جیبجی بکە پشتاخوا بدەتە پەترۆڵێ ئەگەر کۆمپانیا نوێ گەلێکی بەباشی نەکاربن هەڤرکیا نیسان و تسلا و ڤۆلکسڤاگۆنە بکەن. فعلەن ئەگەڕێنەوە سەر ئەو پۆینتەی کە باسم کردگوتم ئەوان تاوەکو ئەوە لەگەڵ ئەو تێرمانن کە باسی با بڵێن ژینگە و ئاشتی و دیموکراسی و ئەم شتانەکە کە لەگەڵ مەسلحەتیان بێ کە لەگەڵ مەسلحەتیان نەما ئیتر پشت لەو تێرمانە شەکەن. مەسەلا ئەمریکا چوە ناو ڕێکەوتنامەی پاریس و واژووی کرد لە کاتێکدا ئەمریکا گەورەترین بەرپرسیاری پیسکردنی ژینگەیە، ئەنی یەکێکە گەورەترینش نەبێ
چونکە لە مەودای 200 ساڵی ڕابردوو کە شۆڕشی پیشەسازی لە ئەوروپا و پاشانی شووەتە ئەمریکا دەستی پێ کردووە ئەوانن بەرپرسی یەکەم لە پیسکردنی ژینگەی جیهان باشە بەڵام ئێستا ئامادە نییە بچێتە ناو ڕێکەوتنێکی لەو جۆرەوە هەر ئەم بڕیارانەی دۆناڵد ترامپ کە آخر بڕیار کە داوێتی بەونمونە سیاسەتی وزەی ترامپ ئەگەر تەماشا بکەین لە ڕێکەوتنامەی پاریس کشایەوە باشە ئەوەی پرۆژەی پشتیوانیکردنی بەرەمێنانی وزەی ناوخۆیی دەست پێ کردو واتە جگە لەوەش ڕێگەیدا بە کۆمپانیەکان بەرەمێنانی نەوتی بەردی دەست پێ بکەنەوە لە ناوچە هەرە دوورەکان ئەو شوێنانی کە پارێزراوی ژینگ سروشتین بە تایبەتی لە ئالاسکا و لە ناوچەکانی نزیک لە جەمسەری باکوور دیسان لەوێژ ڕێگەیدا دەست بە لێدانی بیرە نەوت و دەرێنانی نەوت بکرێتەوە واتە بە هەموو شێوەیەک ئاسانکاری کرد پرۆسەیەکی دەست پێ کرد بۆی زۆرترین نەوت دەربهێنرێ ئەمریکا لەمە چەند مەبەستێکی هەیە لای گرنگ نییە ژینگەی هندستان چی لێیە لای گرنگ نییە بەنگلادێش ئەگەر مەترێک ئاو بەرز بێتەوە 140 هاوڵاتیەکانی بێ حاڵ و ماڵ و ژیانە بن بیرمان نەچێ مەسەلە هەرەوە ئەمریکایە لە ساڵانی هەفتاکانە تاوان لەوانەیە تۆزێک بابەتەکەش بگۆڕین بەس دێمەوە سەرە و بابەتە لێرە ئەو پۆینتەم بیرکەوتەوە کە هەر ئیسپاتی ئەوەیە کە دەڵێم ئەوان شتێک لەگەڵ مەرژەوەندیان نەگونجێ لە مەبادئی خۆیان لا دەدەن ئەو گۆڕانکاری ژینگەیی بۆ خەتەرە بەرزبوونەوەی پلەی گەرما بۆ خەتەرە چونکە بەفری جەمسەرەکان ئەتوێنێتەوە کە بەفری جەمسەرەکان توایەوە ئاستی ئاوی دەریا مەترێک 2 مەتر بەرز دەبێتەوە ئاستی ئاوی دەریا بەرز بێتەوە زۆر دوورگە هەیە ژێر ئاو دەکەوێت زۆر ناوچە هەیە دەبێتە ناوچەیەکی ئاوی زۆر ناوچەی سارد و بێکەڵکیش هەیە دەبێتە ناوچەیەکی گەرمی بە سوود بۆ کشت و کاڵکردن لێرە کێ زەرەرەکە وڵاتانی جارە با بڵێن کێ قازانجەکە ئەمریکا خۆی قازانجەکە رووسیا قازانج دەکا نەرویج و سوید و ئەمانە قازانجەکەن بۆ قازانجەکەن چونکە لەو کەشە ساردەی خۆیان دەربازیان دەبێت کەشەکەیان بەرەو گەرمترە ڕوا و لە ڕووی کشت و کاڵی و لە زۆر ڕوویترەوە ئیسفادەی لێ دەکەن بەڵام کێ زەرەرەکە وڵاتانی دواکەوتو و زەرەر دەکەن چونکە ئەوانە لە وشکەکان بەرە وشکبوونی زیاترە ڕۆن بۆ نمونە وڵاتی ئێمە لەم دۆخە وشکەی کە هەیە بەرە وشکبوونی زیاترە ڕوا ئەوانەش کە وڵاتی باراناوین بەرەو باران و لافاوی زیاترە ڕۆن بەنگلادێش وڵاتێکە 170 لەژێر مەترسی هەڕەشەی لافا و نقمبووندایە ساڵانی هەفتە کاتێک کە ڕووبارێکیان هەبوو ئەو ڕووبارە هەڵەسا و کێشەی بۆ خەڵکی بەنگلادێش دروستە کرد بەنگلادێشیش وڵاتێکی هەژار بوو هیچ توانایەکی نەبوو ژاپۆن حملەیەکی دەست پێ کرد تاوەکو ڕێگریەک بکەن لەو لافاوە لانیکەم خەڵکی بەنگلادێش سەرگەردان نەبن لەوە زیاتر داوای هاوکاری لە ئەمریکا کرا ئەمریکەکان وتیان باشترین شت بۆ بەنگلادیشیەکانەوەی بڕۆن خۆیان فێری مەلە بکەن باشە خۆیان فێری مەلە بکەن لە کاتێکا خۆیان چەندەها ملیار دۆلار پارە لە شەڕی جیهانیدا سەرفەکەن بەڵام ئامادەنین یارمەتی گەلێک بدەن کە تێکچوونی ژینگە کە سەبەبەکەی ئەوانن دینارێکیان بۆ سەرف بکەن بەگەڕانەوە بۆ بابەتەکەی خۆم ئەمریکا کار وەکو گوتم لای گرنگ نییە ژینگە تێکەچێت تێک ناچێت بگرنگ لای ژیان و بەرژەوەندی خۆیەتی ئەو سەرۆکەی کە دێ بەڵێنەکانی خۆی جێبەجێکاویتر لای گرنگ نییە هەر لەبەرەوەیە دۆناڵد ترامپ بایەخ بە ژینگە نادا لێ دێتە دەرەوە چونکە زۆر لە مەسلحەتیان نییە دەبێت کارگەکان و پیشەسازیان سنووردار بکەن کە ئەوانەوەیان ناوێ ئەوە یەک دووش باش دەزانێت مستەقبەلی نەوت بەرەو لاوازبوونە ئەوانە چاویان لەوەیە زۆرترین نەوت کاتێک نرخی نەوت بەرزە زۆرترین نەوت بفرۆشن جگە لەوەش ڕێگری دەکەن لەوەی نرخی نەوت زۆر بەرز بێتەوە وڵاتانی نەوتی دۆخی بازار بقۆزنەوە هەر لەبەر هەموو ئەوانەیە دەبینین ئەمریکا لە ڕێکەوتنامەی پاریس کشاوەتەوە باوەڕم نییە قەت باوەڕیش بەوە ناکەم ئەمریکا لە هیچ ڕێکەوتنێکی ژینگەییدا بەشدار ببێت تەنها ئەو کاتە ئامادەیە بچێتە ڕێکەوتنێکی ژینگەییەوە کە زیانی ئابووری بە چین و هند بگەێنێت ئەنج ئامادەیە بچێتە ڕێکەوتنێک واتە ناچێتە ڕێکەوتنێک ئەگەر بزانێ زیانە ئابوووریەکانی ینی دوو بەرامبەرە بۆ چین و بۆ هەند باشە ئەگەر کۆمپانیای توێ نەکارن هەڤڕکیە کۆمپانیان دم بکەن دوی دەمیدا نەچار نابک و ئەوجی پشتا خۆ بدەتە پەترۆڵی و وان ئۆتۆمبیلان بەرهەم بینە ئەم جۆرە ئۆتۆمبیلانە ئەمە ناتوانین بڵێن لە سەردەمێکی بۆ نمونە لە سەردەمی ترامپایە لە سەردەمی دوای ئەوە وەکو گوتم ئەمە پرۆسەیەکی درێژخایەنە 20 ساڵ 30 ساڵ کاتی دەوێت تاوەکو ئەم جۆرە ئۆتۆمبیلانە ئاشنا دەبن دێنە بازار جێ ئۆتۆمبیلە کۆنەکان دەگرنەوە بەڵام بەڕاستی ئەگەر تەماشا بکەین
پیشەسازی ئۆتۆمبیل بە تایبەتی لەوەی کە پەیوەندی بە سوتەمەنیەوە هەیە بە چەند قۆناغدا تێپەڕیەوە مەسەلا ئەوانەی بیدایی باز ناکەم بەڵام لە دوای شەستەکانەوە شەڕی دووەمی جیهانیەوە حملەیەکی گەورەی تەوژمێکی گەورە بۆ پیشەسازی ئۆتۆمبیل و فراوانبوون و بڵاوبوونەوەیان بە جیهاندا دەستی پێکردو ئەو کاتەی عەرەب لە حەفتاکانە لە شەڕی ئەوەی کاتێک ویستیان پەلاماری سێ قۆڵی بدەنە سەر میسر و ئەوانە عەرەب هەڵوێستی نواند و نەوتیان بڕی لەسەر وڵاتانی ڕۆژئاوا جیهان تووشی شۆکێک بوو کە پێشتر تەسەوریان نەدەکرد تووشی ئەو شۆکە ببن کاتێک زانیان بنزینیان لەسەر بڕە نۆرەی بنزین لە ئێستا ژوێنە کۆنەکان ماو نەگەر ئەوەی گوێی لێمان بێت سەرچێک بکە بەس تەماشایە بکە نۆرەی بنزین چەند درێژە لە ئەمریکا لە شوێنەکانی تر بۆ دەستکەوتنی بنزین نۆرەی ئۆتۆمبیل باشە لەو شۆکە ڕاپەڕین بەوەی کە بنزین نەبێت سوتەمەنی نەبێ ژیانی ئەوان سەعاتێکیش مستەحیلە ڕاوەستێ هەر لەبەرەوە لە پاش ئەوەوە دیدگایەکی نوێ بۆ پیشەسازی ئۆتۆمبیل دەستی پێکردبەوەی کە ئۆتۆمبیل بە کەمترین سوتەمەنی زۆرترین ماوە ببڕێ ئەم دیدگایە بەردەوام بوو هەتا ناوەڕاستی هەشتاکان لە ناوەڕاستی هەشتاکان وتیان نا ئێمە هەرە بێ بەدیل بۆ بنزین بدۆزینەوە ئەو توێژینەوانە ناوەڕاستی هەشتاکانە لە ئەمریکا و لە بریتانیا و لە حتا وەکوتم لە برازیل و ئەرجنتین کەوانە وڵاتی زراعی باشن تەنان لە ئوسترالیا دەستیان پێکرد هەتا کۆتایی نەوەتەکان ئەم تەجروبانە و ئەو هەوڵانەیان بەردەوام بوو بەڵام هیچ نەتیجەیەکی نەدا بەدەستەوە لەو کاتەوە ئیتر مۆدلی ئۆتۆمبیلی هایجین و هایبرد هات کە ئەو ئۆتۆمبیلانەی زۆر کەم سوتەمەنی سەرفەکەن یا ئۆتۆمبیلانەی کە بە کارەبا و بنزین کار دەکەن ئێستاش دەیانەوە بستنە قۆناغێکی تر ئەوەیە کە بە تەواوی بیگوازنەوە لە ئۆتۆمبیلی با بڵێن بنزینەوە بۆ ئۆتۆمبیلی ئەلکترۆنی ئەمریکەکان دەیانەوێت پێشەنگ بن لە بازاری دروستکردنی ئەو جۆرە ئۆتۆمبیلانەدا مثلا کۆمپانیا گەورەکانی فۆرد بە تایبەتی دەستی پێکردووە بەڵام لەوەدا ژاپۆنیەکان ڕێگەیان نەدا و ئەوانیش پلانی خۆیانیان ڕاگەیان بە تایبەتی توێتا کە دەڵێ ئێمە ئامادەین ئۆتۆمبیلێک دروستکەین زۆر خێرایی لەوانی تر زیاتر بێ و مۆدایەکی زیاتریش بڕەوە ئەڵمانەکان پێرە ئەنگلا مێرکل باسیەوەی کرد دەڵێ حتا فەرەنسا و بریتانیا گەشتونەتە ڕێکەوتنێک وەکو بڵێ تێگەشتنێک بەوەی کە ئیتر ئۆتۆمبیلی بنزین قەدەغە بکەن ینی دروستکردنی ئۆتۆمبیلی بنزین قەدەغە بکەن بە مروری کات تا 10 ساڵی تر تا 15 ساڵی تر ئۆتۆمبیلانش کە ئێستا لەسەر جادەکانن کۆنە بن پیرە بن ئیکسپایرە بن لە ناوەچن ئیتر ئۆتۆمبیلی تری بنزین نایەتە شوێنیان هەر ئۆتۆمبیلی ئەلکترۆنی کارەبایی دێتە شوێنیان بەڵام نایانەوێت جارە زیان لە کۆمپانیەکانی خۆیان بدەن ڕای ناگەێنن و پێرەش مێرکڵ ئاماژەی بەوە کردگوتی ئێمە زانین فەرەنسا و بریتانیا گەشتونەتە تێگەشتێکی لەو جۆرە بەڵام چاوەڕێی هەڵوێستی ئەڵمانیاکەن ئەڵمانیاش هەڵوێستەکەی زۆر ڕوونە تا ساڵی 2040 ئەویش بە تەواوەتی دەیگۆڕێ بۆ ئۆتۆمبیلی ئەلکترۆنی ئەمە ئەڵمانیاش لە ئەوروپا باسی کۆریامان ژاپۆنمان کرد کۆریاش ئێستا لە ساحەکە بەجێ ناهێڵێ وەکو ئاماژەم پێدا هیوندای دەسی پێکردو دەڵێ منیش ئۆتۆمبیلی کارەبایی بەرهەم دەهێنم چین و هند کە کوریا بەرهەمێنەرێت زێدێن ئۆتۆمبیلێن سوتەمەنیان بنزینێنە ڕاستکاری یعنی تو باوەڕی دەی بکار بەسەرکەتیبە بڵێ من باوەڕم وایە نەک هەر لە بواری مەسەلە پیشەسازی ئۆتۆمبیلە لە بواری بەگشتی پلانی ئابووری و پلانی گۆڕانکاری لە کۆمەلگا کۆریا ئەزمونێکی زۆر سەرکەوتووە کە دەبێت جیهان بە چاوی ڕێزەوە تەماشای بکە مەسەلا وڵاتە لە تا شەستەکان لە شەڕابوو دوای شەستەکانەوە بە ماوەیەکی کورد گەشتووەتە ئاسێ ئێستا پیشەسازی ئۆتۆمبیلی کۆریا یەکێکە لە پیشەسازیە هەرە بڵاوەکان بۆی نرخیان هەرزانە و ینی دەشگۆڕێ بە گوێرەی هەموو ناوچەکان دەگۆڕێ بە گوێرەی دڵی کڕیارەکانی دەگۆڕێ بۆیە کۆریا باوەڕم وایە دەتوانن ڕکابەری کۆمپانیەکانی تر بکەن بە تایبەتی لە ئۆتۆمبیلی کارەباییشدا ئەو خۆشیان ئاماژە بەوە دەکەن زەرەر ئابووریا کۆریا نادات بۆ یەکی بکار بە زێدەتر جۆرن ئۆتۆمبیلان بەرهەمبینە و یەدی کەمتر بەرهەمبینە چونکی داهاتێکا زێدەش بۆی بەدکەرە لە فرۆچن و هەناردێکی ناوان ئۆتۆمبیلە ڕاستەکەی بەڵام ئەو کە ئۆتۆمبیلی بنزین ڕادەگرێت لە بەرهەمهێنان یەکسەر لە شوێنی یا ئۆتۆمبیلی هایبرد دروستەکە یا ئۆتۆمبیلی کارەبایی دروستەکە واتە کارگەکەی ئەو ڕناوەستێ بەس لەوانەیە تەڵەب لەسەری کەم ببێتەوە چونکە تۆ بڵێ ئەگەر چووکە تۆ ئەگەر ئۆتۆمبیلێک بۆ نمونە یەکێک لە باشترین ئۆتۆمبیلەکانی کۆریا ئێستا بۆ نمونە ئەگەر $30,000 بێت $40,000 بێت شتێکی لەو جۆرە بێ بەڵام کە بوو بە کارەبایی لەوانەیە بە $80,000
بۆی نەفرۆشرێ بەسمەوەی بە $80,000 قازانجی دەست نەکەوێت لە کاتێکا کڕیارێکی کەم هەیە ئەو پارە زۆرانە بدا بە ئۆتۆمبیل بیرمان نەچێت مەسەلا زۆرترین کڕیاری ئۆتۆمبیلی کۆریا بریتین لەو تەبەقەکان با بڵێن ئەوانەی کە تەبەقەی وەسەط و مامناون خەڵکێک کە داهاتێکی دیاری کراوە هەرچی ئۆتۆمبیلی ئەمریکی و ئۆتۆمبیلە ئەڵمانیەکان کەوانە ئۆتۆمبیلی قورسن زیاتر خەڵکێک کە داهاتی زۆرە چاوی لەو جۆرە ئۆتۆمبیلانەیە خەڵکی داهات کەمیش ناتوانێت بڕۆ ئۆتۆمبیلی کارەبایی بکڕێ ئەمە نەک بۆ ئێرە بۆ هەموو جیهانی شوایە دیگەل من دخواست هەر دەربارێ ئەواتە ئاماشە پێگیری بەریانە هاژی گرانیە بەهایەوانە تێچوونەکە زۆر بۆ یەکێ نەکارە مەوداکە درێژ ببڕە ئەف نابەسە دەمەک و ئەف پرۆسەیە وەیەکێ و زێتەتر خەلێک بان ئۆتۆمبیلان بکاربنە گەلێکی و گەلێکی درەنگتر بکە نەک لوەیەکێک و ئەڵمانیا و بریتانیا پلاناوەیەکێدا حتا 2040 بیتن ئەف بەهایەوەیە زێدە نابەسە دەم ئەف 2040 گەلێکی زێدەترژی ببە ئەوان تۆ دەزانی مەسەلا وڵاتانی پێشکەوتوو هەموو شتێک لەسەر ئەساسی دراسە و بەرنمەیەکی زۆر ورد دادەڕێژن ئەم جۆرە ڕقەمانش هەمووی پێشبینیە لەوانەیە وابێت لەوانەشە وانە بێت بەڵام بەگشتی پلانەکانی ئەوان لەو جۆرەیە کە خۆیان لە ئۆتۆمبیلی بنزین ڕزگار بکەن چونکە ئەوروپا بێزار بووە لە بابەتی سوتەمەنی و خودی هاوڵاتیانیشان هەر بێزارە لە گرانی نرخی سوتەمەنیان بۆیە دەیانەوێت ببورن دەیانەوێت جۆرە ئۆتۆمبیلێک بەرهەمبێنن کە لە ناو وڵاتەکەی خۆیان سەرچاوی سوتەمەنیەکەی لە ناو وڵاتەکەی خۆیان بێ پشت بە هیچ سەرچاوەیەکی تر نەبەستن و لەگەڵ ئەوەشدا ئەوانە لەو کێشە ژینگەیانە خۆیان دەرباسکەن بە تایبەتیش وا دەزانم شتێک لە ئەوەشی تێدایە ڕێکلامی هەڵبژاردن و ئەوانەشی تێدایە چونکە کۆمەلگای پێشکەوتو زۆر بایەخ بە پاراستنی ژینگە و ژینگە دەدا بەرپرسەکانیش سیاست مەدارەکان زۆر عاقڵانە ویست و حەزی خەڵک دەقۆزنەوە بەبێ ئەوەی خۆیان ئاگایان لێیان بێ واتە سەرۆکیم بەریا ترام کو چۆنە ڕێکێتنا پاریسێدا ji bo helbijartinê bkarîne lê niha Trump jê derketiye çêt be yên piştî Merkel û yên din jî hevankarî bike min bawerim waye emê Merkelî her beşek peywendî bew هەڵمەتە هەڵبژاردنەوە هەیە کە لە ئێساوە جۆرێک لە جۆرەکان دەستیان پێکردووە و دەیەوێت بە خەڵکی وڵاتەکەی بڵێ کە من چەند دۆستی ژینگەم و چەند ژینگەتان بۆ دەپارێزم چونکە بیرمان نەچێت کۆمەلگای پێشکەوتوو ئەوانە وەکو ئێمە کێشەی ئەویان نییە بەڵێنیان بدەنێ کارەباتان بۆ چاکەکەین وجووی هەموو شتێک چاک بووە بۆیە دەبێت شتی بەسی ئەو شتانەی کە لای ئێمە بەسیتن بەڵام بۆ ئەوان گەورەیە بۆ نمونە بابەتی ژینگەیە ڕوبەری سەوزاییە ئەم جۆرە بابەتانە بۆیە باوەڕم وایە دیوێکی سیاسیشی هەیە ئەو دیوە سیاسیای ئەوەیە کە جۆرێکیش لە بانگەشەی هەڵبژاردنە بە تایبەتی لەوانەی کە هەڵبژاردن نزیکە لێیان ئەم جوداژ بازارە سوتەمەنی جوداژ بازارە پەترۆڵێ بەحساوەیەکێ بکەین ئەف پرۆسە دیگەل دەستپێکردناوێ و دیگەل بەردەوام بووناوە پرۆسێ وێ چ تشتێکی لە دەردۆراخوا بگۆڕە جوداژە سوتەمەنیە دکارە بە مەترسی بۆ کیش بازارێندن بێگومان هەر شتێک کە دێتە ژیانەوە گۆڕانکاری تر بە دوای خۆیان دەهێنێ واتە هەر گۆڕانکاریکی ئابووری کە ڕوودەدا مجەڕەد نییە بەڵکو هاوکۆفە بێ لەگەڵ هەندێک گۆڕانکاری ترا ینی هەر بەو مۆبایلانەی دەستمان کە هەمومان هەمانە ئێستا شتێک لە ژیانی ئێمەی گۆڕیوە لە هەمومانە وانە مقارنەتەن بەوەی کە 20 ساڵەمەوە پێشە بۆ شتێک لە ژیانی ئێمەی هەمومان گۆڕیوە بێگومانە ئۆتۆمبیلانەش کە دێن شتێک لە ژیانمان دەگۆڕێ یعنی ئێمە هەر نابێ بیر لەوە بکەینەوە سوتەمەنی و سوتەمەنی بەڵکو ئەم جۆرە پیشەکانیش دەگۆڕێ تۆ دەزانی ئەو پیشەسازی ئۆتۆمبیل دەبێت هەندێک وحدە زیادکە و هەندێک وحدە لابرێت ئەوانەی ئۆتۆمبیل چاک دەکەنەوە ئەوانەی خزمەتگوزاری ئۆتۆمبیل پێشکەش دەکەن ئەوانە هەموو گۆڕانکاری بەسەر ئیش و شێوازی ئیشکردنیان نادێت جگە لەوانش لە ڕووی کۆمەڵایەتیشەوە مەسەلا ئەو جۆرە ئۆتۆمبیلانەی کە ئێستا هەیە ئۆتۆمبیلی گەوران و ئۆتۆمبیلی بەهێزن و ئۆتۆمبیلی خێران بەڵام ئۆتۆمبیلە کارەبایەکانە و توانانیان نییە بۆیە ئەمەش گۆڕانکاری تر لە ژیانی کۆمەڵایەتی خەڵکیش ڕوودەدا واتە گۆڕانکاریەکە تەنها ئابووری نییە بەڵکو گۆڕانکاریکی کۆمەڵایەتیشە و گۆڕانکاریشە لە ئەوەی کە پێدەوتە لایف ستایل شێوازی ژیان بۆی تۆ لە ئۆتۆمبیلی بنزینەوە کە ژینگە پیسەکە و خراپە و نەخۆشی بڵاوەکاتەوە دەگۆڕی بۆ ئۆتۆمبیلێکە تەندروسترە و قەبارەشیان بچووکترە ڕوبەرێکی بچووکتری زەوی داگیرەکەن جەنجاڵی شەقامەکان کەمەکەنەوە بیرمان نەچێ ئەوانە هەر تەنها ئەوە نییە کە بیگۆڕی لە بنزینەوە بۆ ئۆتۆمبیلی با بڵێن کارەبای بیلەوەکەن ئۆتۆمبیلانی کە خۆیان خودڕەون مەسەلا خۆیان شوفێری ناوێ
باشە ئۆتۆمبیلە بێ شوفێرەکان وای لێدە هاوڵاتی لەناو ئۆتۆمبیلەکەی خۆی لەوانەیە خەریکی مۆبایلەکەی بێ ئۆتۆمبیلەکە خۆی بڕوا چونکە تەحکومی هەیە و لە ڕێگەی بەڵێ باشە مامسا کاروان دخوازم پرسیارێکی شتە بکەم ناکە بە مشکی من جانزاکە کۆمنتاتە چییە مە بار هەلگیرێن هەری مەزن و بقوتێن هەی قەت ناکە بە مشکی منە بە جارێکی ببنە ئەلکتریکە نکارم بینمە پێش چاوێن خۆ توێ باوڕێدەی جارێکی ئەف بار هەلگرێن هەری مەزنژی بکارم بە ئەلکتریکە شەڵگەن باوڕم وایە 40 ساڵ لەمەوە پێش خەوێکی گەورە بوو ئۆتۆمبیلی کارەبایی هەرباسی بکرێ ئەو ئێستا ئۆتۆمبیلی کارەبایی دروست کراون باشە لەوانەیە لە 20 ساڵی داهاتووشە بارهەڵگری گەورەش بینین بەکارە زەبێر یەکەم مۆلیدەیەکیان بۆ دانێن باش ئەستخوازم داوێشتە پرسم ئاراستا vê جۆرە پیشە سازێت و چاوات بینی وەبەر بکوڤە بچ من ئاراستەی ئەو پیشە سازیە تەمان بەو سرعەتە ناکە خۆیان باسی دەکەن کارگەکان یعنی ئەگەر بێت و تەماشای بازاڕی ئۆتۆمبیل بکەی یەکسەر تووشی شۆکێ تووشی ترسێوی کە ئەو گۆڕانکاریانە زۆر خێرا ڕوودەدەن ئەوانە خەریکی پێشبڕکەی یەکن و هەر یەکێک دەیەوێت ئینجازاتی خۆی پیشان بدا واتە خۆیان باس لە گۆڕانکاری زۆر گەورە دەکەن کارگەکانی بەرەمێنانی ئۆتۆمبیل لە بواری ئۆتۆمبیلدا بەڵام بە باوەڕی زۆرێک لە توێژەران و باوەڕێک زۆرێک لەوانەی کە شارەزایان هەیە لەو واتە کارەکەن لەو بوارەدا گۆڕینی سیستەمی ئۆتۆمبیل لە بنزینەوە بۆ کارەبایی لانی کەم 20 تا 25 ساڵ تا 30 ساڵی پێویستە و لە دوای ئەو 30 ساڵەوە ئێمە بە تەواتی دەچینە قۆناغێکەوە کە قۆناغی ئۆتۆمبیلە کارەباییەکانە گرفتێکی تریش کە لەوانەیە ئەو ئۆتۆمبیلانی کە دروست کراون کە ئێستا هەن و بنزین ئەوانە خۆیان یا دەبێت جارێکی تر بێگومان دەنێردرێن بۆ وڵاتانەی کە دوای پیرە بن و دۆخیان خراپتری ژەبێ وەکو چۆن ئێستش هەیە دەنێرنە وڵاتە هەژارەکان و بەشێکی زۆر لەو کێشە ژینگەیانەی خۆیان ئسترا دەکەن دەیان نێرن بۆ وڵاتە هەژارەکان پشکامەژی دەوێت بێگومانم باش gelekî spas سەلامت کاروان سەبا هەورامی برپرسێ دەستکابووری gelekî سپاست گەلمە دابی سپاس بۆ تۆر سپاس بۆ بیسەرانی بەرز سپاس بۆی گوهدارن رادیۆ کوردستان بچارن سپاس و ڕاستە ڕاست هەوە لە فەیسبووک لەمەنەر شاد